هێرشە کوشندەکەی مانگی ئۆکتۆبەر لەلایەن پەکەکە بۆ سەر کۆمپانیایەکی بەرهەمهێنەری بەرگریی تورکیا هانی ئەردوگانیدا بۆ نوێکردنەوەی بانگەوازەکەی بۆ دروستکردنی ناوچەیەکی ئاسایشی بە قۆڵی 30 کیلومتر لە سووریا. تورکیا یەپەگە لە هێرشەکەی ئەنکەرادا تاوانبار دەکات. هەندێک جار هێرشی تۆپ و موشەکی بەکاردێنن کە دوو کەسی مەدەنی لە سووریا دەکوژن، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە ئەوە دووەم جارە لە سووریاوە هێرش دەکەنە سەر تورکیا. یەپەگان کوڕی دەکات هیچ پەیوەندێکی بە هێرشەکەی ئەنکەرەوە هەبێت. مەزلوم عەبدی دەڵێت ئەوەی تورکیا دەیڵێت ڕاست نییە، ئەمانە بیانۆن. دەورەتە ترکیش بارە شێکونها ڕۆژهەڵاتە نەوین دەهێژی فایدە دەکێ نا هەمی هەر کەس باڵدارە لەسەر غەزێ و لەسەر لوبنانێ و شەری دیتر هێرشە سەر ئێرانە ئیسرائیل دەورەتە ترکیش ژڤێ تخوازێ سوود بگرێ و تشتێک و بەرێ نەتکاری بکێ دە هێرشە خۆ divê demê de bidêkirin û ez bar dikim ji ber vê jî dewleta Tirk na di êrişê xwe de îsrarkirina êrişê xwe de ew dike wisa em didobin êrişê xwe. هێزەکانی تورکیا لە ئێستادا هێرشی ئاسمانی بۆ سەر ناوچەی ژێردەسەڵاتی یەپەگا ئەنجام دەدەن، بەڵام هەر کردارێکی نوێ زەمینی مەترسی ڕووبەڕووبوونەوەی هێزەکانی ئەمریکای هەیە کە پشتیوانی یەپەگە دەکەن لە شەڕی دژ بە دەوڵەتی ئیسلامی. شورۆڤەکاران دەڵێن هەڕەشەی سەربازی ئەردۆگان لەوانەیە بە ئامانجی فشار خستنە سەر بەڕێوەبەرەتی داهاتووی ترامپ بێت بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا. پێش ئەوەی سەرۆک ترامپ دەست بەکار بکات، تورکیا دەیەوێت تشک بخاتە سەر ئەوەی کە پابەندە بە شەڕکردن دژی پێکەکە و یەپەگا، چونکە پشتیوانی سیستماتیکی ئەمریکا بۆ یەپەگا یەکێک لەو پرسە سەرەکیانەیە کە لە سەردەمی بایدندا بۆتە هۆی گرژی و ئاڵۆزی پەیوەندیەکانی ئەو دوو وڵاتە. بانگەوازی گیدۆن سار وەزیری دەرەوەی ئیسرائیل لەم بانگەدا بۆ دروستکردنی هاوکاری ئاسایشی لەگەڵ گروپە کوردیەکان لە سەرانسەری ناوچەکەدا ئانکەرای نەگەران کردووە بۆ بەپەلە کۆتایی هێنان بە هەڕەشەکانی یەپەگا. بەڵام ئەردوگان ئامادەی خۆی نیشان دەدات بۆ بەدواچوونی چارەسەری سیاسی. شورۆڤەکاران دەڵێن شیانی هەیە تورکیا دەیەوێت بەم هێرشانە هەژمۆنی خۆی پێشان بدات. دەسەڵاتێکی زۆر گەورەی پێدەدا، بەڵام نازانین ئایا نەخشە ڕێگەیەکی ڕاستەقینە هەیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی کورد و تورکیا یان تەنها تاقیکردنەوەیەکە. شورۆڤەکاران هۆژاری دەدەن هەر کردارێکی سەربازی تورکیا بۆ ناو سووریا مەترسیەکانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕووسیا و ئیران بەدوای خۆی دەدەهێنێت. بەداخەوە هەم رووسیا و هەمیش ئێران ئۆپراسیۆنە سەربازیەکانی تورکیا بۆ سەر سووریا بەداگیرکاری ناوزەند دەکەن و ئەمەش کێشەیەکی دیکەیە کە تورکیا ڕوبەڕووی بێتەوە. ئەڵبەت رووسیا لە ئێستادا مامەڵە لەگەڵ کێشەکانی خۆی دەکات، بەتایبەت قەیرانی ئۆکرانیا. بەڵام هۆژاریدان لە کردداری سەربازی گەورە بۆ ناو سووریا وا دەکات ئەردۆغان هەژمۆنی بەسەر یەپەگە و واشنگتندا هەبێت. شورۆڤەکاران دەڵێن ڕەنگە ئەو هەڕەشەیە بۆ دەسەبەرکردنی داخوازی زیاتر بێت. جانە دیلان بۆ دووریان جۆنز، دەنگی ئەمریکا.